بۆچی ئەمریکا چیتر وەک یەک قەوارە سەیری هەرێمی کوردستان ناکات؟ دۆخی پارتی و یەکێتی لە هاوکێشەی نوێ چۆن دەبێت؟ بەپێی راپۆرتێکی پێگەی ناشنال کۆنتێکست، ئەمریکا شێوازی مامەڵەی لەگەڵ هەرێمی کوردستان گۆڕیوە. ئێستا واشنتۆن مامەڵە لەگەڵ پارتی و یەکێتی وەک دوو کارکتەری جیاوازی وزە و هێزی ئەمنی دەکات، نەک وەک قەوارەیەکی سیاسی یەکگرتووی هەرێم. بەڵام پرسیارەکە ئەوەیە دۆخی پارتی و یەکێتی لەو هاوکێشەیە نوێیە چۆن دەبێت؟ پێگەکە دەڵێت هەموو شتێک لە وزەوە دەست پێ دەکات. پارتی نەوتی هەیە کە تەنها کاڵایەکی بازرگانیە، بەڵام یەکێتی غازی هەیە کە ڕەهەندی سیاسی زیاتر لە ناوچەکە هەیە. پێگەی ناشنال کۆنتێکس دەڵێت غازی زۆنی سەوز دەتوانێت عێراق لە کۆت و بەندی غازی ئێران ڕزگار بکات. ئەمەش گەورەترین ئامانجی ئەمریکایە. تەنانەت تورکیاش کە گرێبەستی غازی لەگەڵ ئێران کۆتایی دێت، چاوی لە غازی یەکێتیە نەگنەوتی پارتی. لا بەشێکی دیکەی راپۆرتەکەدا هاتووە سەردەمی زێڕینی ئیبراهیم خەلیل بەرەو ئاوابوون دەچێت. دوای ڕوخانی ئەسەد ڕێگەی ترانزیتی سووریا مووسڵ بۆ تورکیا کرایەوە کە هەرزانتر و کورتترە. ئامانجی ستراتیژی تورکیاش بەدی دەهێنێت کە بازرگانی ڕاستەوخۆ لەگەڵ عێراق بکات. ئەمە واتە پارتی چیتر تاکە کلیل نییە کە دەماری ئابووری عێراق و تورکیای لەدەست بێت. پێگەکە دەژڵێت گۆڕانکاریە گەورەکە لە دۆسیەی پەکەکەدایە. پێشتر تورکیا پێویستی بە شەڕکەرێک بوو دژی پەکەکە، بۆیە پارتی لا گرنگ بوو. بەڵام ئێستا کە تورکیا پرۆسەی یاشتی دەست پێ کردووە، پێویستی بەناو بژیوانێکەیە کە لە پەکەکە نزیک بێت. لێرەدا پێگەکە دەڵێت یەکێتی لە کێشەوە بۆ تورکیا بوو بە چارەسەر. کردنەوەی نووسینگەی ڤیزەی تورکیا لە سلێمانی ئاماژەی تێپەڕبوونی تورکیایە لە سزادانی یەکێتی. ئەم دۆخە نوێ لە کاتێکدایە یەکێتی ئەگەری هەیە هەڵەی پارتی دووبارە بکاتەوە. بەو پێی لە مامەڵەی لەگەڵ لایەنەکان تورکیا ناوێ لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێکەوتن بکات. زیاتر ڕێکەوتنی لەگەڵ حیزبەکان پێخۆشترە. ئەگەر یەکێتی بکەوێتە نێو ئەم یاریە، بە هەمان شێوە لە قۆناغێک هاوشێوەی پارتی دووچاری پەراوێزی دەبێت. پێکەنانی حکوومەتی نوێی هەرێمیش بە هاوسەنگی ئەمریکا ناچار دەکات وەک یەک قەوارەی سیاسی جارێکی تر مامەڵە لەگەڵ هەرێم بکات.